هاتنەوە بۆ بەرنامێکی دیکەی کۆرکۆنەکشن و سڵاوی من بە فراوی نووری و هاوکارم ساڵح دەمەجل لە واشنگتۆنەوە بۆ ئێوە بینەرانی دەنگی ئەمریکا. لە بەرنامەیە ئیرۆدا ئەم جێوەرە گەلێک راپۆرت و مژارین گرینگن ئەمریکا و هەرێمێ و جیهانê پێشکەشتکن دناودەژی گرتنا سەرکردەیەکی داعشê لە سووریێ دادگەهکردن و زندانکردنا ڕۆژنامەوانین کورد لە دیاربەکر ئامەدê و هەن مژارین گرێدایی ئوکراینایê. هەروەها راپۆرتێکمان دەبێت لە سەرگەشتی سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ڕۆژە چارشەمێ فەرمانên جیبەجیکار ئیمزەکردن ji bo astengkirina tiştên ku koşka spî dibêje êrişên ciyawazkarî yên li dijî civaka hevregezxwazan ku bi navê LGBTQ tê nasîn ji hêla welayetên dibin kontrola komariyan de. Biden li gel cîgira Serokê Kamala Harris mîvandariya çalakvanên civaka LGBTQ+ endamên Kongresê û karbidestên payebilindên rêveberiyê kir di nav de jî sekreterê veguhestinê Pete Buttigieg ku bi mêrê xwe çesten re cêwî ve hewandin. Biden got ji roja yekem re ku ev rêveberiya herî yanî destxistiya herî alîkara wek heviyê bû di dîrokê de me hemî rêveberiyên berê endamên herî bêhtir yên civaka LGBTQ+ hene. Berî îmzekirina biryarên cîbecîkar Biden peyamek ji gencên LGBTQ+ re şand û got wek xwe bin hûn hezkirî ne dengê we tê bihîstin û ew em ji we tê digihin. Ez dixwazim hûn bizanin ku ez wekû serok û her kesê li vê derê piştgiriya we dikin. جو بایدن بڕیارە لە مانگی حەفدا بۆ یەکەم جار وەک سەرۆکی ئەمریکا سەردانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکات و بڕواتە ئیسرائیل و سعودیا. ئەمە یەکەم جار دەبێت سەرۆکی ئەمریکا ڕاستەوخۆ لە ئیسرائیلەوە گەشت بۆ وڵاتێکی عەرەبی بکە کە دان بە ئیسرائیلدا نانێت. پێکەوە راپۆرتێک لەم بارەیەوە دەبینین. دوای ئەنجامدانی کۆبوونەوە لوتکەیەکەی لەگەڵ ڕابەرانی وڵاتانی ڕۆژئاوای نیوەی گۆی زەوی سەرۆکی ئەمریکا جۆ بایدن واخۆی بۆ ئەنجامدانی دوو گەشت بۆ دەروەی وڵات لە مانگی داهاتوودا ئامادە دەکات کە بریتین لە کۆبوونەوەی لوتکەیی گروپی حوت و هەروەها کۆبوونەوەی هاوپەیمانی ناتۆ لە ئەسپانیا لە کۆتایی مانگی شەشدا. بە دوایدا سەرۆک بایدن لە ناوەڕاستی مانگی حەوتدا سەردانی کەناری ڕۆژئاوە و عەرەبستانی سعودی دەکات و لەوێ بەشداری لە کۆبوونەوەیەکی لوتکەیی ئەنجومەنی هاریکاری کەنداودا دەکات. لەبەر ئەو هۆیە من لە ڕۆم بۆ ئەوەیە وەکارەکە پەیوەندی بە ئاسایشی نیشتمانی ئەوانەوە هەیە واتە ئیسرائیلیەکان. بە هەر حاڵ من بەڕامەیەکم هەیە وە سەبارەتە بە چەندان مەساڵی گەورەتر لەوەی پەیوەست بێت بە بابەتی وزەوە. دوای کوشتنی ڕۆژنامەوانی سعودی جەمال خاشقچی لە ساڵی 2018دا پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ سعودیە زیاتر تێکچوون. دەستگای هەواڵگیری ئەمریکا گوتی کوشتنەکەی جەمال خاشقچی لەلایەن محەممەد بن سەلمانی شازادەی تاجی سعودیەوە پەسەند کرابوو. بەڵام لەگەڵ بەرزبوونەوەی نرخەکانی گاز و خوڵقاندنی هەڵئاوسان سەرۆک بایدن بژاردەی بەشداری پێکردنی سعودیەکانی هەڵبژاردووە ئەو وڵاتەی ڕۆڵێکی گەورە لە بازاڕەکانی وزەی جیهانیدا دەگێڕێت هەروەها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەرینتر. هەتا ڕادەیەک سەبارەتە بە یەمەن و بە ئێران هەروەها تا ڕادەیەک بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ئەمریکایە لەگەڵ ئیسرائیل و بەرەمێنانی وزە و گواستنەوە بۆ بەکارهێنانی وزەی خاوێن و ڕۆڵی سعودیا لەوەدا هەتا ڕادەیەک سەبارەتە بە گەشەی ئابووری و زیادبوونی ڕۆڵی ژنانیش لە عەرەبستانی سعودیا. سەرۆک بایدن ڕاستەوخۆ لە ئیسرائیلەوە ئەوەی نزیکترین هاوپەیمانی ئەمریکایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەڕوات بۆ شاری جدە لە عەرەبستانی سعودیە. ئەمەش یەکەم سەردانە بۆ سەرۆکیی ئەمریکا. دوای گەشتە مێژوویەکەی ساڵی 2017 ترامپ لە ڕیاضەوە بۆ تەل ئەبیب ئیسرائیل پەیوەندی فەرمی لەگەڵ عەرەبستانی سعودیە نییە. واشنگتن ڕۆڵێکی گەورەی لە دیپلۆماسیەتدا هەبووە کە بە مەبەستی فراوانکردنی پەیماننامەکانی ناسراوە بە ئەبراهام ئەوەی ڕێکەوتنامەی سەروەختی بەڕێوەبەرایەتی ترامپ بوو بۆ ئەوەی دەوڵەتانی عەرەبی پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکەنەوە. من لە ئاستی و پێشبینیانەکەم دەکەمەوە کە سەبارەتن بەوەی بەرەو پێشچوونێکی گەورە لەم قۆناغەدا بێتە ئاراوە چووکە ئەوەی من لە سعودیەکانی دەبیستم موریاییەکی ڕژدا سەبارەت بە نەبوونی پێشڕەویکردن لەبارەی دۆزی فەلەستینیەکان هەروەها ناسەقامگیری بەردەوام لە شوێنەکانی وەک ئۆرشەلیم.
بۆ سعودیەکان ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل پێویستی بە پێشڕەویکردنێکی زۆر هەیە لە وتوێژەکانی ئاشتی فەڵەستینیەکان، بەڵام بەهۆی بەرەو پێشچوونێکی کەم و هەروەها پێکدادانە بەردەوامەکان لەوانە ناکۆچیەکانی ئەم دواییانەی ئاکامی ئەو دەنگویانەی کە دەڵێن هێزەکانی ئیسرائیل ڕۆژنامەوانێکی ئەمریکایی بەڕەچەڵک فەڵەستینیان کوشت، هەر بۆیە ئاسۆکانی ئاشتی تاریکە. پسپۆرê Amerîkiyê nexweşiyên veguhêz Dr. Anthony Fauci ku bêguman rûyê herî berbiçavê hewldanên hikûmetê ya di rûberûbûna pandemiya COVID-19 da bi koronayê ket. Peymangeha Saxlemiya Netewî NIH got Fauci ku rêveberê peymangehê û şêwirmendê tenduristiyê Serok Joe Bidenê nîşanên sivik lê diyarin û dê xwe ji derdora xwe veqetîne û ji malê kar bike. Fauci ku heştê û yek salî ye hemî vaksînên xwe di navdejiyê her du vaksînên bihêzker wergirtine di van demên dawî de bi Biden re tetekliyên nêzik nekiriye. Ew endamê herî dawiyê nêzîkê Bidenê ku di mehên dawî de bi koronayê dikeve kar bi destên hikûmetê û çapemeniyê keça Biden û cîgera serok hemî bi koronayê ketibûn. Fauciye ku demeke dirêj hişyarî da xelkê ku di derheqî vayrosê de heşyar bin di dawiya biharê de got ku Amerîka ji qonaxa tund ya pandemiyê derket lê hişyarî da ku ew bi ti awayî neqediyaye. Dengê Amerîka Cavkaniyeka pêbaweriyan û çaw agahiyan. Birêya malper û platformên mîdya civakiya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. لە میانەی قەیرانەکانی دابینکردنی خۆراکدا نەتەوە یەکگرتوەکان ڕۆژی دووشەمە داوایان لە کاربەدەستانی ڕێکخراوی بازرگانی جیهانی کرد سنووردارکردنی هەناردەکردنی خۆراک بۆ مەبەستی مرۆیی نەسەپێنن. میشل باچلە بەرپرسی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان و ڕێبێکا گرنسپن بەرپرسی بازرگانی و گەشەپێدانی نەتەوە یەکگرتوەکان ڕایەنگەیان شەڕی رووسیا لە ئوکرانیا مەترسی برسێتی بۆ دەیان ملیۆن کەس دروست کردووە. ئەو وڵاتانەی کە لەم هەفتەیەدا لە کۆنفرانسی ڕێکخراوی بازرگانی جیهانی لە جێنێڤ کۆدەبنەوە لە هەوڵدان بۆ گەیشتن بە هەڵوێستێک سەبارەت بە ئاسایشی خۆراک. هەردوو بەرپرسی نەتەوە یەکگرتوەکان ڕایەنگەیان کە لە ساڵی 2020دا وڵاتانی ئەفریقا نزیکەی لە 180 خۆراک و لە 192 دانەوێڵەکانیان لە دەرەوەی وڵاتەوە هاوردە دەکەن. ئەوان داوایان لە ئەندامانی ڕێکخراوی بازرگانی جیهانی کرد خۆ بە دوور بگرن لە سەپاندنی سنووردارکردنی هەناردەکردن لەسەر ئەو خۆراکە سەرەکیانەی کە لەلایەن وڵاتانی فەقیرەوە هاوردە دەکرێن. هێرشی رووسیا نیگەرانیەکانی بۆ ئاسایشی خۆراکی جیهانی زیاتر کردووە چونکە بەندەرەکانی دەریای ڕەشی ئۆکرانیا داخراون. ئەمەش ڕێگری دەکات لە هەناردەکردنی بەرهەمەکانی ئەو وڵاتە. پێش لەشکرکشی مانگی دوو ئۆکرانیا چوارەم گەورەترین دابینکەری گەنم و گەنمەشامی جیهان بووە. پارێزەرê mafên mirovan Jeffrey Robertson roca çarşemê bi Yekîtiya Ewropî re axivî li ser ihtimala dadgehkirina Rûsya û serokê wê Vladimir Putin bê ku amade be ji ber gunehkariyên dijî mirovahiyê. Di axaftina xwe ya biriya vîdeoyê de Robertson got cezayê gunehkariyê ku ji hêla hiqûqnasên navdar ve hatiye dayîn û ji hêla parêzerên çalak ve hatiye nîqaşkirin dê deng û desteladariyeke wek ya Nürnbergê di nav 10 salan de hebû hebe. Robertson got ku ev kiryara Rûsyayê tê wê wateyê ku divê Rûsya ji neteweyên yekgirtî were derxistin. Robertson her wiha got ku ev tevger dê nepêkan be ji ber ku pêwîstî bi dengên du sêyan heye ku ji hêra 5 endamên daîmî yên encûmena neteweyên yekgirtî ve were pejirandin. لە کاتێکدا بەرپرسانی پێنتاگۆن بەرگری لە خێرایی و کواڵەتی دابینکردنی پێداویستیەکانی جەنگ بۆ کیێف دەکەن، سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ڕۆژی چوارشەمە بە بەهای 1 میلیارد دۆلار چەکی نوێی بۆ ئۆکرانیا ڕاگەیان. بایدن لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لەگەڵ سەرۆکی ئۆکرانیا ڤڵەدیمیر زەلەنسکی گوتی بە زەلەنسکی گوتووە کە ئەمریکا و چەکانە دەدا بە ئۆکرانیا. بایدن لە بەیاننامەیەکدا
دوای پەیوەندیە تەلەفۆنیە 41 خولەکیەکەی لەگەڵ زەلەنسکیدا گوتی بە سەرۆک زەلەنسکیم ڕاگەیان کە ئەمریکا بە بڕی 1 ملیار دۆلاری دیکە پشتیوانی ئاسایش بۆ ئوکرانیا دابین دەکا. یارمەتیەکانیش بریتی دەبن لە تۆپهاوێژی زیاتر و سیستمی بەرگری موشکی کەناراوەکان و تەقەمەنی بۆ تۆپهاوێژەکان و سیستمی پێشکەوتوی موشەکەکان. وەزارەتی بەرگری ئەمریکا گوتی یارمەتیە سەربازیە نوێیەکان 18 هاوێتزەر و 36,000 فیشەکی هاوێتزەرەکان لە خۆ دەگرێت و سیستمی موشکی دژە کەشتی هەرپۆن و موشکی تۆپاوێژ و ڕادیۆی پارێزرا و هەزاران دووربینی شەویش لە خۆ دەگرێت. هاوکات پشتیوانی دارایی لە مەشقە سەربازەکانیش دەکات. سەرۆکی فرانسا ئیمانوێل ماکرۆن، ڕاوێژکاری ئەڵمانی ئۆلف شۆڵز و سەرۆکوەزیری ئیتالیا ماریۆ دراگی ئیرۆ پێنجشەمێ بە ترێنێکێ ji پۆلەندایê چون کیێڤێ لە گۆڕ ئەجانسا نوچەیان یا فرەنسی AFP. ویدیۆیەکە AFP هەر سێ سەرکردەیان فارگۆنەکە ترێندا نیشان دەدا و سەری سبەهێ چون پشتی ئێریشە رووسیا یا 24 شباتێ لە دژی ئوکراینایê ئەف جارایە یەکەمە و سەرۆکن هەر سێ وڵاتین یەکێتیە ئەوروپی سەردانا کیێڤێ دکن پێشبینەک و ئەو بە سەرۆکێ یوکراینێ ڤلۆدیمیر زێلێنسکی را هەفدیتنان بکن و ئەف سەردان لە دەمەکێدایە و کیێڤ ji بۆ ئەندامتیە یەکێتیە ئەوروپی هەولێن خوا دەدا. بۆ زانیاری لەسەر دوایین هەواڵەکانی شەڕی ئۆکرانیا دەڕۆمە لای هاوکارم بەڵێن ساڵح کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵماندایە. بەڵێن ئەو کاتت باش بەڵێن لەگەڵ هەموو جموجۆڵە سیاسیەکان سەبارەت بە ئۆکرانیا لە ڕووی شەڕەکانە دەبێت بزانم ئایا پەرەسەندنێک هەیە؟ با سەرەتا لەسەر دۆسەی جموجۆڵە سیاسیەکان قسە بکەین. ئەلبەتە پاش گەیشتنی ئەو سەرۆکی دەوڵەتەی ئەوروپا، فەڕەنسا، ئەڵمانیا هەروەها کە گەیشتونەتە کیێڤ لەوێ هەرسێکیان یەک ڕای هاوبەشیان هەبووە کە هیوایەکی زۆر هەیە ئەو ڕەوشەی لە ئۆکرانیا دروست بووە بگەڕێتەوە بۆ ڕەوشی پێش شەڕ. ئەلبەتە سەردانەکە ئێجگار گرنگە. بەڵام سەبارەت بە پرسیارەکەی تۆ بەفراو بەپێی ئەو لێدوانانەی کە کاربەدەستانی هەواڵگیری ئەمریکایی وە تەنانەت جیهانیش ئاماژەی پێدەکەن شەڕ لە ئێستادا لە ئۆکراینیا گەیشتۆتە قۆناغێکی ئێجگار هەستیار و گرنگەوە بە شێوەیەکی ئاماژەی پێدەکەن کە تەنانەت لەم قۆناغەدا دەشێت ئەنجامەکانی شەڕیش دەستنیشان بکرێ. قۆناغێکە ئەوەندە هەستیارە کە وڵاتانی ڕۆژاوا ناچار دەکات بەوەی بڕیاری ئێجگار قورس بدەن. ینی ئەلبەتە بەرەو پێشچوونەکانی رووسیا لەم شەڕەدا هەتا ئێستا بەرەو پێشچوونێکی ئەوتۆ نین لە بەرامبەر ئەو بەرەنگاریەی کە گەل و هەروەها لەشکری ئۆکرانیا دەیکا. بەڵام ماوەتەوە ینی یەکێ لەو پرسیارانی کە تا ئێستا ماوەتەوە ئایا لەشکری ئۆکرانیا، گەلی ئۆکرانیا، حکوومەتی ئۆکراینیا چی تریان پێویستە تا بتوانن درێژە بە سەرکەوتنەکانی خۆیان بدەن و هەروەها سوورتر بن لەسەر شکستپێنانی شەڕانگێزیەکانی ڤلادیمیر پوتین. باشە بەڵێن سناریۆ نوێەکان لەسەر ئەم شەڕە سەپێنراوەی رووسیا بۆ سەر ئۆکرانیا هیچ ئاماژەیەکیان تایە سەبارەت بە ئەگەری ڕاگررتنی شەڕەکە؟ ئەتا ئێستا ناتوانرێ بگوترێ ئایا شەڕەکە ڕادەگیرێ یان نا. سیناریۆکان زۆرن بەفراو، ینی هەمووشیان کەوتۆتە سەرەوەی کە ئایا ئۆکرانیا دەتوانێت بەردەوام بێ لەو سەرکەوتنە گەورانەی کە هەتا ئێستا بەدەستی هێناون لەم شەڕەدا. لەو سیناریۆ سەرچانی کە باز دەکرێنەوەیە رووسیا دەستکەوتی زیاتری هەبێ بۆ نمونە لە ڕۆژەڵاتی ئۆکراینیادا. یەکێکی تریان ئەوەیە کە شەڕەکان و ڕووداوەکان ئەمانە بگەنە بنبەست کارێکی وەها بکە شەڕەکە بۆ چەند مانگێک یا با بڵێم بۆ چەند ساڵێکی تریش درێژ ببێتەوە. سیناریۆی سێمیشانەوەیە کە زۆر بە گرنگی و باز دەکرێت بەڵام دەگوترێ ئەمە هەر هیوایە. ئەوش ئەوەیە کە رووسیا پێداچوونەوەیکی نوێ بکە بە ئامانجە لەشکریەکانی خۆیدا و کوردواتەنیش هیوایان چند سەوز نەبوو. بەڵێن وەک پرسیاری کۆتایە گەر بکرێ بە خێرایی جوان بدەیتەوە دەمێ بزانم لە هەموو ئەم هەلومەرجانەدا هیچ دەرفەتێک بۆ دانوستان بە تایبەتی لە نێوان مۆسکۆ و کیێڤدا ماوەتەوە؟
ئەلبەتە هەموو کاتێ دەفەت هەیە بۆ دانوستاندن دواترین لێدوانی کرملن هەر ئەمڕۆ پێنجشەممە بووە دەڵێ ئەو پێشنیازانەی کە کرملن کردوێتی بۆ سەر لە نوێ دەستپێکردنەوەی دانوستانەکان هەتا ئێستا کێڤ هیچ وەڵامێکی نەداوەتەوە. بەڵام لێرەدا زۆر گرنگە ئەوە بیری بینەرانی خۆشمانی بێنینەوەکە هەر لە سەرەتا ئەم شەڕەدا کاتە سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان سەردانی ڕووسیای کردو لێ لەگەڵ ڤلادیمیر پوتیندا کۆبووە دواتر چووە کیێڤ لە ئۆکراینا هەر لەوێ گوتی سەدان کۆبوونەوەی تریش بکرێ ناتوانێت کاریگەریە بێ بەسەر ڕاگرتنی شەڕەوەیە دانوستاندن بکرێ بۆ ئەوەی ئاشتی بەرقەرار بێ ڕاگرتنی شەڕ بڕیارێکە ئەو بڕیارەش لای ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیایە. زۆر باشە سپاسم بۆ هاوکارم بەڵێن ساڵح کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵماندا بوو. سپاس بەفراو. شەڕی رووسیا لە ئوکرانیای ji بۆ یەکەم جار هەژمارە دەربدەرên cîhanê ji 100 milyon kesî zêtir kir û neteweyê nêgirtî hişyariyê dide ku krîza birçîbûnê ya ku di encamê de dibe renge gelek kesên din neçar bike ku malên xwe bicî bihêlin. Serokê beşê penaberin neteweyên yekgirtî Filippo Grandi ji rojnamavan ra got ku hewldanên ji bo çareserkirina krîza bêewlehiya xwarinê ya cîhanî ya ku ji ber êrişa Rûsya ya li ser Ukraynayê bi awayekî dramatîk gîrantir bûye gelek girîngên ji bo rêgirtina li koçberkirina hejmareke zêde ya mirovan ji dema êrişên Rûsyayê dijî Ukraynayê ve bi qasî 14 milyon Ukranî dibe ku di nav welat de xwe de yan jî li ser sînor wekû penaber reviyan e. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێ دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. Hêzên hevpeymaniya bi serkirdatiya Amerîkayê got ku wan serkirdeyekî paya bilind rêxistina terorîst dewleta İslamî Daişê di operasyoneke ezmanî de sibeha pênşemê li bakurê Sûriyê girt. Çavdîriya Sûriya mafê mirov û peyamnêrên Ajansa France Press got ku helîkopter tenê çend kelîlkan li devereke dibin kontrola komên serhildêr yên ku Tirkiye piştîriya wan dike de hat daketin. Hevpeymaniyê navê kesê armançîkirî diyar nekir lê got ew şarazeyekî çêkirina bombeyan e û hêsankarê operasyonê grupê ye û bûye serkirdeyekî mezin ê Daişê li Sûriyê. Hevpeymaniyê di daxuyeniyekê de got ku erka wan bi hûrgilî hatibû plankirin da ku metirsiya ziyanên alîgiran kêm bike bi taybetî ziyanên sivîlî. سەرچاوە ئەمنیەکان ڕۆژی چوارشەمە ڕایەنگەیان کە لە ئەنجامی هێرشە ئاسمانیەکانی تورکیا بۆ سەر یەکینەکانی بەرخوردانی شنگال لە سنووری پارێزگای شنگال لە باکووری عێراق بەلایەنی کەمەوە 2 کەس کوژران و 7 کەسیش بریندار بوون. سەرچاوەکان ئاماژەیان بەوەش کردووە هێرشەکان بارگایەکی هەواڵگری و ناوچەیەکی مەدەنیان کردووەتە ئامانج و هەندێک لە بازاڕەکان زیانیان پێگەیشتووە. هەڵمەتە درێژخایەنەکانی تورکیا لە عێراق و سووریا لە دژی چەکدارانی پەکەکە و یەپەگە لە سووریا بەردەوامە و تورکیا هەردوویان بە تێرۆریست ناودەبا دوای ئەوەی بەغدا ئەنکەرەی بە پێشێلکردنی سەروەری وڵاتەکەی تۆمەتبار کرد و داوای لێکرد سەرجەم مێزەکانی لە خاکی عێراق بکەشێنێتەوە لە مانگی چواردا وەزارەتی دەرەوەی تورکیا بانگشتی باڵوێزی عێراقی کرد. پەکەکە لە ساڵی 1984 چەکی لە دژی دەوڵەتی تورکیا هەڵگرت و تا ئیستاژ زیاتر لە 40,000 کەس لەو شەڕەدا کوژراون. ji bo zaniyariyên dawî li dor girtina serkirdeyekî Daişê li bakurê Sûriyê û herwiha encamên êrişa Tirkiye li Şengalê niha peyamnêrên me Kawa Umer ji Dihokê û Zana Umer ji Qamişloyê bi me rûne dema we baş navên we paşnavên we herduya jî wek hevin hema û nexizmê hev bin zana agahiyên dawî li dor girtina serkirdeyê Daişê li cem te çi ne? بله دم باش صالح شخوا او ایریش او اپراسیونا گوهاتا کرن جالیه هیزن هفیمان ناو دولتی و هیزن سوریا دموکراتیک هسته ج پنجشنبه بربانگ دست پیکرگو او هیز ج بنیا کواليسيون الخراب عشق نزيكي كوباني دركت وبرب هريما جراب سيفاتشو او ليدر داعشيه جوهاتيه قرطن هات تكسكن هات قرطن بيجوز تزيان بيج هيجن هيزن هاي بيمانو هسدي
فرماندارێکی پایەبلندیە هەسە دێ تەکەس کردگۆ هەسە دێ لەسەر دا ئاستان دوێ ئۆپراسیۆنێ دا بەشدار بوو یەک لەسەر دەستنیشانکردنا جهێ وی ئادنجی بەشداربوونا وانی ڕاست دوێ ئۆپراسیۆنێ دە li gorî hata zanîn bêtir zanyariyên ji daxuyaniya hevpeymanê got ew lîderê Daişê yê got hatiye girtin destî wî di gelek êrîşa û plansaziya gelek êrîşan her wiha ew lîderê bi taybetî yê beşê Sûriyeyê rêxistina terorîst ya Daişê ye. Balkêş bû piştî wê êrîşê got piştî saetiyekê berbangê ya roja pênşemê got biryarnameyek ji bo wan çekdarên bi ser Tirkiye di li wê herêmê derket û piraniya wan deveran û binan û xalên leşkeriyê wan çekdaran hatine valakirin metirsî got li gor biryarnameyê got li rastên êrîşin din werin hinek şopîner bawer dikin got hin lîderên Daişê yên din gol wê deverê dimînin dikarî bûn xwe veşêrin an hewleke ji bo veşartinê bû. باشه زانت بحثا بنگها خراب عشقی کر باشور روجلات کوبانیه گلو هیزن امریکی به تمامی و گریانه و داره بری چند سالان بنگها وان و داره هبو هبونه کوان برفره هبو آنها جارک دن و گریانه یان تنی بشک جهیزن وان و گریانه تکاری و هنکی جمره زلال بکی بله جخوا او هیزا گو بالافرن و هیزن گو خراب عشقی لنافشیا کوبانی درکتن بر بجراب سی او اپراسیون پیک آنین نگو شوی دری درکتن لگوری آگاهی تکس جه بنین کوالسیونی ینگو لهریما جزیره چون وی دری و جوی دری پاشر چون بالی جراب لسیده افدمه کتی بحث کرنگو هیزن های پیمان و گریانه وی دوری لگوری آگاهی تکس جو علی هست دیوش بودنگ امریکا اویا زلال کرنگو تی هیزه که گو لور بمینه تنه لی جار جارنا او دور او بنا جو علی کوالسیونی تیب کارانی شواهن راپورت بحثوی که کن که رنگ امریکی وگرنا وان افچیان جبر مترسیا که دبا ترکیه اپراسیونه که بکه و دما اپراسیونه که وها ببر رنگ خلق جاردن ببیجن مالن خو بجی بهرن و اگر بچن جی بر به هریما کردستان عراق و بچن و دمه کاوا ام ورن درباره او ایریشن که دوه ترکیه لشنگالی کربون آگاهین وزانیارین زیادتر جمع تدوی درباره دهنن ها بله صلاح وکی دویم آماجه فکری که ایرشا فروکن ترکیه لسر قضا شنگال هاتیه کرن لنحیا سنونه بو لبنار جای شنگال دکویت باکور قضای دوی ایرشه دا دو درب هاتنه وشاندن دربا ایکی مجلسا گل یا سنونه دایه لنحیا سنونه دربا دوی دکان حولاتیه که سویل دایه حسو ابراهیم جگری هفسرو که مجلس خوسر یا شنگاله دو پیوندیه که تلفونی دا واسا خویا کرکو دربا ای که دمال مجلس گل یا سنونه دای کسک هاتیه کشتن و 5 کس بریندار بوینه و جوان 5 کساجی دو شوان برینتوا گلک سختن هر دیسان دربا دوی دمال دکان حولاتیه که سویل دای که دو براینیک بون دناوا دکان دا بون ایک جوان براک و تمنوی 11 سالن بناو صلاح ناصر ازدیه خلک سنونه او تهیتا کشتنو برای ویجی بریندار بیتن گل برای وی 5 کس خاطینه بریندار کرن 3 شوا برینتوا گلک سختن نها اف برینداره همی نخوشخانه جمهوری نه لباجار موصله مدت آماجه کوی چند بکم صلاح کو باشه کاوا پرسا مدت درباره ده اوا بگور از آخافتنه تدبرم خلق يعني قالوا إيريشين وها باندور لسر راس الراس لسر جيان الروجانية خلقي هاتو تشون كرين فروتان وها دكن يا ناكن بدبت از بمسر في مجاري او دو بشتي بوير دمل دست خلقي سيفيل وشالك وانين دفري ين شنغال وين ناحية سنوني بيگ و خوبیشاندانه که سرتاسری انجام دال دمجمر پنجونی و ایواری گافازی نوان سرکی او بونکو هیزن آسایشه و هیزن چکدار بگشتی شنگال و نحیا سنون چول کن و بدن در دورن دفره داکو مترسیل سرگیان حولاتیانه بیدن بله سلام
بله پیامنری ما کاوا عمر ج دهوکی و زانا عمر ج قامشلوی گلک سپاس بوده ماوا لە ئەنجامی هەڕەشەکانی تورکیا بۆ سەر باکووری سووریا دەیان خێزان لە گوندەکانی نزیک لە هێڵەکانی پێشەوەی ئەو وڵاتە لە ماڵەکانیان هەڵدێن و ناوچەکە چۆڵ دەکەن. گوندەکانی ئۆمئەلکەیف و تەلتەمەر دوو لەو گوندانان کە مەترسی بردومانکردنیان لەسەرە و زۆرێک لە ماڵەکان و شەقامەکان پاشماوە و شوێنی موشک و گولەیان پێوە دیارە. زۆرێک لەو 400 ماڵەی کە لە ئۆمئەلکەیف هەیە لە ئێستادا چۆڵ کراون و ئەوانەی ماونەتەوە ڕوبەڕووی مەترسی بەردەوامی هێرشەکانن. بینەری راپۆرتێک بن لەم بارەیەوە. دەیان خێزان لە گوندەکانی نزیک لە ناوچە سنوورەکانی نێوان سووریا و تورکیا لە ماڵەکانیان هەڵدێن و گوندەکان زۆر خامۆش بوون. هەڕەشەی هێرشی نوێی سەربازی تورکیاش لە ئارادایە. پێشتر ئەمریکا ئاگاهیدا بوو لە ئاوەها هێرشێک کە دەبێتە هۆی تێکدانی سەقامگیری لە ناوچەکە و لە سووریادا. ئەمە جوانترین گوندە و باشترین ژیانمان هەبووە. ئێستا بەهۆی بردومانەکانەوە هەموو چۆڵیان کردووە. تەنها چەند ماڵێک لێرە ماونەتەوە، بەڵام ئەوە تا ماڵەکانیان بە ئامانج گرتووە. ژن و منداڵمان هەنوو نازانین بۆ کوێ بچین. هەندێک جار دەڵێم ماڵی خۆم جێ ناهێڵم، با لێرە بمرم، ئەی بۆ کوێ بچم؟ وێڕای پەیوەندی تەلەفۆنیەکەی پێشتری سەرۆکی تورکیا و سەرۆکی رووسیا بەڵام کرملن هەمان ڕوانینی ئەمریکا سەبارەت بە هێرشەکان دووبارە دەکاتەوە. هیچ شوێنێکی پارێزراو نییە لەوانەی خۆمپارەیەک بێت خۆمان و مناڵەکانیشمان بکوژێت وەک ئەوەی لە گوندەکانی تر ڕۆیان داوە. نان نییە و هەرپیان ڕۆژجارێک کەمێک نانمان بۆ دیێنن بێ لەوەش خاکمان داگیر کراوە و ڕەوشمان زۆر خراپە. ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆکی تورکیا لێدوانەکانیدا جەخت لەوە دەکاتەوە کە گوێ لە هیچ وڵاتێک ناگرێت و هێرشەکەی ئەنجام دەدات. ئاژانسی هەواڵی رووسیا RIA بەگەڕانەوە بۆ لێدوانی نوێنەری رووسیا لە سووریا ئەلێکساندەر لاڤرێنتیڤ ڕایگەیان کە ئەو هەڵمەتە لەشکری تورکیا دەتوانێت تاوسندنی دۆخەکە زیاتر بکات و ببێتە هۆی ناسەقامگیری لە ناوچەکەدا. هێزەکانی سووریای دیموکراتیش ئاگاهی دەدەن. ئێمە لەو بڕوایدانین ئەم کردە لەشکریە تایبەتەی تورکیا بتوانێت سەقامگیری و ئاسایش لە کۆماری عەربی سووریادا بێنێتە ئاراوە. هێزەکانی تووشا و گروپە هاوپەیمانەکانی لە سووریا لە ساڵی 2009دا گەیشتە لێواری ئەو شارۆچکانە و لەم دوایانەشدا زیاتر ئەو ناوچانیان بە ئامانج گرتووە. بەو هۆیەشەوە ژێرخانی ئابووری ئەو ناوچانە زیانی هێزگار زۆریان بەرکەوتووە. هێزەکانی سووریا دیموکرات هەماهەنگی لەگەڵ هێزەکانی حکومەتی سووریا دەکەن بۆ بەرپەشدانەوەی هەر هێرشێک. هەر داگیرکاریەکی نوێ کاریگەریەکی ڕاستەوخۆی نەرێنی دەبێ بەسەر هەوڵەکاندا بۆ بەرەنگاربوونەوەی تێرۆریزم و هەروەهاش هەوڵەکانی هەسەدە بۆ بەرەنگاربوونەوەی خانە نووسوەکانی تێرۆریستان. ئەم هێرشەش دەبێتە مای مەترسی بۆ سەر پارێزراوی ئۆردوگاکان و گرتوخانەکان بەهۆی ئەو فشارەی دەکەوێتە سەر ناوچەکە. تووشیا هێزەکانی سووریای دیموکرات بە باڵێکی پارتی کرێکارانی کوردستان دەزانێت و بە تیرۆریست ناودێریان دەکات لە کاتێکدا حەسەدا هاوپەیمانی سەرەکی ئەمریکا و هاوپەیمانی نێونەتەوەیە دژی چەکدارانی داعش و گروپە تیرۆریستیەکان لە سووریا. وەزیرێ دەرڤەیە ترکیە مەولود چاوشۆغلۆ دۆه چارشەمێ جارێکە دن گوت کۆ ئەمریکا و رووسیای سۆز دابوون ترکیە کو ئەوێ لە سوورێ ڕێ لە تەرۆرێ بگرن لێوان سۆزên xwe pêk neanîne. Li dor vê mijarê û herwiha civîna astanaya doh dest pê kirin niha hevkara me Uzlem Yasak ji navenda nûçeyên dengê Amerîka bi me re ye dem baş Uzlem çagahiyên nû li cem te hene derbarê axaftinên wezîrê derveyê Tirkiyeyê de. Salih Çavuşoğlu ev daxuyaniya dov çarşemiyê li Ankara di preskonferansek hevpariya bi serok wezîrên derve yên İrlanda û Norvecê da. Çavuşoğlu diyar kir ku barê که gelek giran ya ji ber krîza Sûriyê li ser milê Tirkiyeyê û heta niha ew xebatên xwe didomînin ku vê pirsgirêkê çareser bikin lê ew di xebatên xwe de tenê dimînin. Ew wan ji bo vegera Sûriyên ku li Tirkiyeyê ne stergehek li İdlibê ava kirine lê ji aliyê din ve ji hêla çekdarên PKK û YPG têne êrişkirin. Çavuşoğlu iddia kir ku Rusya û Amerika sozdaye wan ku ev hereman ji terorîstan paqij bike lê heta niha her du welatan jî ev soza xwe bi cih neanîne ji ber vê yekê jî ew ê Tirkiye tedbîrê xwe evlehî bigire bi serê xwe.
صالح دوی خالیده هجای بیرخستنه یکو جروجا اول ده امریکا به بردوامی دجبری آخه سر احتمال اپراسیون لشکری یا ترکیه لباکور سوریه دیار دکه دو شف ده ناوین کنگرس امریکی ین گرینگ سروکی کمیته تکلیین درو بوب مناندز یه دموکرات و جیم راش یه کوماری داخویانی یک هفپر راگاهاندن و دیجبری آخه وک هر دو آلین کنگرسی دیار کرن بله ازم ام دزانن که امریکا بگشتی یعنی هلوستا خواه دجی هر اپراسیونه که ترکی لهرمه باوا کو و سقامگیری هرمه جناب به رادگین ام بچن سر کمبون استانای کو یعنی چند سالن کمبون استانا چه دبن آگاهی داوید و درباره چنه دو دست بکربو ایرو بردوام کنگی داوید به چه آگاهی جمتن بده بله صالح دورا 18 یا گوتوبیجن استانا دوه نور سلطان یا پایتخت کازاکستان دست بکربو خلاهری گرینگ دوی جوین دا یا روجا یکی ده نونر روسیای دیار کربو کو روسیا اپراسیون اکنویا ترکیه وکی به اقلانه دبینه و دجبره وی اپراسیونیه هر وها هاته راگاهاندن کو در روژا یکی ده هودیتنین کاربدستین پایه بلندین ترک، ایران و روسیا بردوام کریه هر وها دنابرا خچا سور و نتوین یک بویدهجی سربستبردانا گرتین سوریه جوینه کاتیه درخستن تی چاوری جوینن دو آلی و سه آلی ایروژی بردوام دکن تی چاوری کرن کدو در رنگیا ایرو ده انجامین گره 18 یا دانستاندنین استانا به داخویانی یک فرمی یا هفپر وره اشکره کرن بله ازلام یاساک افکارامج ناوندن و چین دنگی امریکا گلک سپاس شبود بله بفراو ترکیه پارک باشی روز نوچین ما ودکری نها بشکی دنجی امی بحثا گرتنا وان روزنامه وانین کو دو ترکیه دست به دادیا کرنا وان کربو ایروجی به داویانی بو بله هو الله لای من بلان پیش او ناوبرگ وردگرین و دگرین ولاتان چاوی واشنگتن برنامه‌یەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەیی ئەمریکاوە لەگەڵمان بن. پۆلیسی تورکیا لە ئۆپراسیۆنێکدا لە پارێزگای دیاربەکر 20 ڕۆژنامەنووسی کوردی دەست بەسەر کرد. بەرە بەیانی ڕۆژی 8 مانگی 6 پۆلیسی تورکیا هەڵی کوتایە سەر ماڵ و ئۆفیسی چەند ڕۆژنامەنووسێک کە بۆ دەستگاکانی ڕاگەیاندنی لایەنگری کورد کار دەکەن. ئەمڕۆ پێنجشەممە دەیان ڕۆژنامەنووس و داکۆکیکاری ئازادی ڕۆژنامەگەری بۆ ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بە دەستگیرکردن و دادگایکردنی هاوپیشەکانیان لە بەردەم دادگای دیاربەکردا گرتبوونەوە. بەڕەوانکارین ئازادیە ڕاگەهاندنی گرتنا ڕۆژنامەوانان شەرمەزار کرد و داخوازە ئازادکردنەوان کرد. ئەو ڕۆژنامەوان و میدیاکارن ئاژانسا پەیامên مێزۆپۆتامیا سایتê ژین نیوز یê خانمان کامپانیا پەل یا بەرهەمهێنانê û yekêtiya ڕۆژنامەوانên Dicle û Firatê bûn. Weke ku operasyonên beriya niha jî hatine li darxistin her çiqas bawekî aşkere sedema binçavkirina hempîşeyê me neyê aşkerekirin jî em tevek zanû ku sedema binçavkirina hempîşeyên me çi ye lewre em li Kurdistanê dijîn û bi salan el ser gelê Kurd zext û polîtîkayên tund têne meşandin di operasyonên qirkirina siyasî dijî Kurdan têne meşandin her wiha polîtîk rayê pişaftinê têne meşandin Kurd têne înkar kirin zimanê Kurda tê înkar kirin û ji ber vê yekê jî li Kurdistanê şerek tê meşandin dijî Kurdan şer tê meşandin em jî li vê xakê dijîn perçeyek vê civakê ne û tiştê ku li xaka me li ser xaka me pêk tê zulm û zordariya ku li dijî gelê me pêk tê em ji vê yekê ji ra giştî a Tirkiyeyê û Kurdistanê cîhanê ra tev radgînin. Li demê bi serdagirtina mal û ofîsên mîdyakar û rojnamevanan polîsan kompûter, telefon û kerestên taybetên wan jî desteser kirin. Komalaya rojnamevanên Dicle û Firatê dibêje ev renga operasyon nikarin mîdyaya azad û Kurdan asteng bikin û bidin rawistandin. Ama biz ilk günden bu yana
وکی کو ام ji rojayekê vê dibêjin hevalê me ji ber karê rojnamevaniyê ji ber ku rastiyan digehiştandin gel hatin girtin. Herwa ev heş rojin ku dorpêça ser saziyan jî didome. Hevalên me bi armanca ku ragahandinê nekin û rastiyan dernexînin holê û eşkere nekin hatine armançkirin. Bi girtina wan tê xwestin ku peyamekî ji rojnamevanên din re jî bişînin. Ku ger hûn rastiya ji gel re pêşkêş bikin, em ê jî wê bi operasyonên bi vî rengî desteser bikin, tawanbar nîşan bidin û armanc bikin. سەرنەویستکاری ڕۆژنامەیە خوابوونێ دەبێژە گرتنە هەفپیشەیە نووی بەشێکی شەڕێ دەسەڵاتیە لێ دژی گەلێ کورد و مافên وانین ڕەوا. Jina pêvajî operasyonê bi vî yekê bi vî rengî ev ê pêk werin. Lê em virê bang dikin, bangî radar dikin, bangî desthilata AKP, MHP dikin, em vê peyamê didin çi dibe bila bive niha wekî ku çapemeniyê kirine bin kontrola xwe em ê wisa nebin. Yani kî dibe bila bibe tiştê ku li ser xaka me dijî gelê me pêk tê em ê vê yekê rasta raş ragiştî re ragînin û zulm û zordariya ku li gelê me tê kirin em bêjin nerêtiyên ku ser vê xakê têne kirin bi destê destilat tê bi destê em bêjin hevkarê wan pêk tê wê vê yekê şêla me va bê deşifre kirin em ê xeta xwe ku heta niha me domandiya a weşanê em bêjin niha pêva jî bidomînin çi dibe bila bive wê serê çapemeniya azad nikar bin bitewînin. ئەفسەرێکی پۆلیسên دیاربەکر ئامادی گوتە دەنگی ئەمریکا ئۆپراسیۆنا گرتنە وان ڕۆژنامەوانان لە دژی کۆمیتەیە ڕاگەهاندنە سەر بێ پێکێکێ بوو. دادیارکردنا بیست ڕۆژنامەوانین کورد لە ئامەدێ لە ئیرۆ پێنجشەمێ بە داوی هات و ئەو بە پشتگیریە تەرۆری هاتنە جەزاکردن. چالاکوانین ئازادیە ڕۆژنامەوانیە دە چالاکیەکێدا ئەv جەزاکردن شەرمەزارکردن. ji bo ئاگahiyên bêhtir û şîrovekirina vê mijarên niha parêzer Mehmed Emîn Aktar ji Diyarbekir Amedê bi riya Skype bi me re ye. Dem baş mamoste Mihemed hûn wekû parêzer çawa nêzîkî cezakirina van rojnamevanan dibin? Dem baş bi rastî rejîmê otorîter, pergala otorîter pirdengî naxwaze, yekdengî dixwaze. Ciyê ku pirdengî li wê dirê be, li wê dirê demokrasî digêşe, li wê dirê azadî pêk tê. Ji ber wê yekê jî goveya naxwazin gava ku pirdengî kilcîkê be dengê cuda be wan denga difetisînin. Li Kurdistanê jî bi piranî devlet bi şeklekê keviya terorîze dike û dibe kriminalize dike kesê ku dengê xwe te. Bi çavê tê sûçkarin herkes bi her havî wek ku endamê rêxistinekî çekdarî bin bî havî tê sûçdar kirin. Ev rojnameger jî bi salan e xebatekî dikin. Piranî jî ji ajansan Metropolitan li wê dixebitin. Çend kesê nêkajên bêjin ki edîtoriya ekî rojnama dikin. Yani ya xwebûnê ku bi zimanê Kurdî weşanê dike edîtoriyê wê jî hatine girtin. Hink ji wan jê kameramanin kamera dikişin ama bi piranî jî tê tarza ku tê sûçdar kirin dibe ki hûn terminolojîkî ne wek ku devlet bi zimanê devletê tê gotin dijî wê terminolojiyê tê hûn em çavêjin hûn nûçeyê xwe tînin ziman. Do yek ji wan rojnamegera devka wî da di dadgehê da lêpirsîna wî de jî girt, parastina wî de min jî girt. Ev hemiya aynı pirs ji wan tê pirsîn. Dibêjin kî tiştê ku hûn dikin nûçeyê ku hûn hazir dikin, şîroveyê ku hûn hazir dikin, xeberê ku hûn diçînin hemû devkê tê weşanî. Dihên kî televîzyonû û em bêjin rojnameyê ku nêzî pekikêne divê de tê weşanî ji wê de tê bitin. Rojnameger ji xebera xwe berpirsiyar e. Rojnameger ji nûçeyê xwe berpirsiyar e, şîroveyê xwe berpirsiyar e. Wekî nêka di kîja xakê hatiye cihatiye girtin li kê derê kî jê îstîfade kiriye ji wê ne berpirsiyar e. Lê di serî de jî min got îro li Tirkiye tiştê ku tê xwestin pirdengî nayê xwestin. Baş e mamoste Mihemed ji bo ku em argumenta hikûmeta Tirkiye jî vê derbarê de bêrûnî bidin ser yanî ew dibêjin ku bi piştgiriya terorê evana hatine tawanbarkirin û cezakirin. Wê demê yanî çima ev bîst kesana yanî hatine cezakirin gelo dadgehê bi awayekî destnîşankirî ti dose li dijî wan hene wekû kes
تسنە بەردەست ینی بێژن ئاڤژ بۆ بکارانینا vê راپۆرتê یان ji بۆ کارانینا vê gotinê li dijî حکوومەtê metirsî hene û bûne em bibêjin daçek di destê terorê de. Na, tune ne. Hinkî îtirafkara berînga em bêjin ser zimanê wan gotine ki em bêjin gotine Ster TV, Medya TV ya jî Ronayî TV vana nêzî rêxistinekî ne, vana gotine. Wekîneka kesê got îro ev 16 kesê got hatin tewqîfkirin, hatin girtin. Hê cezakirin tune ye bi rastî ama tedîda cezakirinê ser wan heye. Vê wek tedbîrekî hatin tewqîfkirin. Ketin girtîgehê 16 kesa lê berê tawanbarkirina dozgeriyê ev e. Dibe ki gava hûn nûçeyê xwe çê dikin bi zimanekî cuda hûn çê dikin, terminolojiyekî nêka çê dikin. Em bêjin ki gava em dibêjin pekira dibêjin terorîst û nabêjin terorîst. Hûn bên wek rêxistinekî çekdarî bi nav dikin. Ya jî tiştekî nêka ve dikin û bi terminolojiyekî nêka bi şeklekî bi nav dikin ji ber vê yekî tiştî. Rastır rast çi kesî bi rêxistinekî ra ya jî bi pekira tekirdar nekirine. Delîl ki wisa jî nîşan nedaye dozgerî. Delîl ki wisa tuneyê jî. Ne kesî derheqê wî da beyanekî ifadekî daye ne kesekî got belgekî destê dozgerî dabe. Tiştek wisa tune. Tenê dibêje dozgerî dibe ki hûn wek me nafikirin, wek ben bi ziman nayînin, wek li gor daxwaza me û nûçeyê xwe bi ziman nakin, bi nav nakin. Ji wî alî em we tawanbar dikin. Mamoste ji bo ku ev xal hin bêhtir zelal be ji bo bînerên me yanî tu dibêjî ew ceza nekirine û hatine girtin wate gava piştî vê çi ye wê dadgehkirina wan berdewam bibe wê pêşbînî tê kirin ku werin cezakirin yanî divê derbarê de we çi agahî hene? Piştî vê demê ew dozgerî li wan doz veke. Ew doznamekî binivîsîne ew doz veke. Demek ki bawerim navmehekî dimha da ev doz were vekirinê. Ew derkevin ber dadgehê jî parasını xwe bikin. Dadgeh li wê gore ew karar kirde. Ya cezakirinê ya ne cezakirinê. Karar kî dadgeh paşê bide. Veya prosesekî biya wê bimeşe. Proses biya dozger ew pêşî doza xwe veke. Bes wê divê navê de ewra girtî bimînin. Ya ewra li nav destê wan de girtî bimînin heta ku em bibêjin yan ceza bibin yan jî bêguneh nîşan bidin. Di naberê de dadgeh kare biryar kî nêka û berdanê bide. Aha. Yani dikarin malê xwe bin û bêne dadgehkirin jî. Belê. Baş e mamoste ev xal zelal bû. Hûn wekû parêzer, wekû çalakvanên azadiya rojnamegeriyê hûn dikarin çi bertekan nîşan bidin? Hûn tenê yanî ji birî daxuyaniyan hûn dikarin çi tiştê pratikî li ser erdê bikin? Ji civaka navnetewî ra, ji kesên din ra hûn dikarin çi bikin? Roj bi roj em tên dor pêşkirin yani tevgera me ew kutibe em çawa bêjin gava govdê tor pêşkirin em nikarin zêde hereket jî bikin. İmkanê me jî kênin ji alî din vacî îro wisa xwe dike ki dünya xwe ji Kurda ker û lal kiriye. Îro bêdeng e. Yani hinkî tiştê nekat rojeva dunyayê de herkes ji gor xwe rojeva xwe tayîn dike. Wek berê ji alî din vacî li xaka navnetewî da gava got protesto were kirinê got bertekî were nîşandinê jî Tirkiye goya xwe lê girtiye. Yani li ser Tirkiye jî tesêrekî nake. Ji ber wê tiştê got xweya dike ki merev rastiya xwe de ısrar bike. Yani rojnamegerê îro li vî bajarî ne ji derve hevalê xwe pênûsa wan dewam bikin û ji derve wan nûçeyê wan ji nû binivîsînin. İhtiyaca me bûye heye. îro guaviyan nebe sibêro em bawerim ê grûbekî parêzera vîyavî werin tûşdar kirin. Yani hinkî kesê neke werin tûşdar kirin. Yani li her hinkî hep pêşeyên din ew werin tûşdar kirin. Ve bimeşe devkî nabîne. Hatta herkes fikrekî em bêjim gelenperî viya xweya dike ki hatta elbejatê 2023 wisa xweya dike ki devlet ew li ser Kurda zor uzak tê xuzê dibin. Berê parêzer Mehmed Emîn Aktart ji Amedê merabî gelek spas jî bû demate. Spas xweştem baş. لە هەنگاوێکی سەرسوڕهێنەردا نۆی مانگی شەژ ناسا بە فەرمی گرتنی تەنەفڕی و نەناسراوەکانی ڕاگەیان ئاژانسی واڵای ئاسمانگی ئەمریکا ڕایگەیاندووە کۆمەڵێک زانایی بۆ لێکۆڵینەوە لە دیاردا ئاسمانگیە نەناسراوەکانی دەستنیشان کردووە بابەتێک کە لە مێژە خەڵکی سەرسام کردووە و لەم دوایانەشدا سەرنجی زۆری کۆنگرسی ئەمریکایی بۆ لای خۆی ڕاکێشاوە. ئایا لەم گردوونە فراوانەی ئێمە بوونەوەری زیرەکتر لە مرۆڤ هەن کە لە ڕێگەی فڕۆکەی پێشکەوتووە چاودێریمان دەکەن؟
ئەم پرسیارە ڕەنگە پێشتر بە ئەفسانەی زانستی لە قەڵەم درابێت بەڵام ئاژانسی ناسا لە ڕاگەیاندنێکی نوێدا دەڵێت کە تیمێکی لە زانایان پێک هێناوە بۆ ئەوەی لە پاییزی ئەم ساڵەوە لێکۆڵینەوە بکەن لە دیاردەی ئاسمانی نەناسراوە. ئەم ڤیدیۆیە لە ساڵی 2015 لەلایەن هێزێکی دەریایی وەزارەتی بەرگری ئەمریکاوە تۆمارکراوە. تێیدا دەردەکەوێت کە چەند تەنێک بە خێراییەکی زۆر بە ئاسۆیی دەفڕن و ئاراستەیان دەگۆڕن. ساڵی ڕابردوو نووسینگەی هەواڵگری ئەمریکا لە راپۆرتێکدا ڕایگەیاند کە لە ساڵی 2004ەوە دەستگا حکومیەکان زیاتر لە 144 تەن یاخود دیاردەی ئاسمانی نەناسراویان تۆمار کردووە. لە مانگی پێنجی ئەم ساڵیش کۆنگرێسی ئەمریکا دانیشتنێکی ئەنجامدا لەگەڵ کاربەدەستانی باڵای سەربازی کە ڕایانگەیان 400 حاڵەتی جیاوازیان بەدەست گەیشتووە و ژمارەکانیش لە بەرزبوونەوەدان. دیاردەی ئاسمانی نەناسراو ناتوانرێت ڕوون بکرێنەوە ئەمە ڕاستە بەڵام ئەوان هەن دەبێت لێکۆڵینەوەیان لەسەر بکرێت و مەترسیەکانیان نەهێڵدرێت. بەرپرسان ڕایانگەیان کە تا ئێستا هیچ بەڵگەیەکیان دەست نەکەوتووە کە ئەم دیاردانە ئاماژە بن بە بوونەوەری ئاسمانی بەڵام دەڵێن ئەو ئەگەرە ژڕەت ناکەنەوە. لە سەرەتای ساڵانی 2000ەوە ژمارێکی زیاد بوومان بینیوە لە فڕۆکە یاخۆ تەنی ڕێپێنەدراو یان نەناسراو لە ناوچە پارێزراوەکانی مەشقی سەربازی ناوچەکانی تری ئاسمان. راپۆرتەکان سەبارەت بە بینینیان چەندبارە دەبنەوە و لە بەرداوامیدا. یەکێک لە ئەگەرەکان ئەوەیە کە ئەم تەنانە ئامێری سیخوڕی وڵاتانی چین یاخود رووسیا بن. بەڵام شارەزایان دەڵێن ئەمە ئەگەرێکی لاوازە چونکە ئەم دوو وڵاتە و تەنانەت ئەمریکاش نەگەیشتونەتە ئەم ئاستە پێشکەوتووە لە تەکنەلۆجیا و زانستی فیزیایی. ئەمانە راپۆرتی هێزی سەربازی و هەواڵگری ئەمریکان، راپۆرتی ناحکومینین. ئەم راپۆرتانە لەلایەن چاودێری مەشق پێکراوە ئامادەکراون لەلایەن هەندێک لە ئاڵۆسترین پلاتفۆرمەکانی ئەمریکاوە. راپۆرتەکان پشتڕاستکراونەتەوە لەلایەن گرتەی کامێرەکانی چەک و ئامێری بینینی ئەلکترۆنی و تەنانەت لەلایەن ڕادارەکانەوە. کاتە ئێمە سێ سەرچاوی جیاوازی کۆکردنەوەی داتامان هەیە کە هەمان شتیان تۆمار کردووە لە هەمان کاتدا و لە هەمان شوێن و هەمان بارودۆخدا. بۆیە ڕوونا کە ئەمانە نالەباری کەشوهەوایان کێشەی کامێرا نەبوون. لە ڕاستیدا ئەمانە تەنی ڕاستەقی نەبوون و لە ئاسمانی پارێزراوی ئێمە بوون. لێکۆڵینەوەکەی ناسا بۆ ئەم دیاردانە چاوەڕێ دەکرێت 9 مانگ بخایەنێت و دواتر ئەنجامەکانی ئاشکرا بکرێن. دەیڤد سپەرگڵ زانای فیزیایی ئەستێرەیە کە سەرپەرشتی لێکۆڵینەوەکەی ناسا دەکات. ئەو دەڵێت دەبێت بە فراوانی لە بابەتەکە بڕوانین چونکە وەک خۆی دەڵێت ئێمە نازانین 95 گەردون لە چی پێکاتووە بۆیە شتانێکن کە هێشتا لێیان تێناگەین. بۆ دەنگی ئەمریکا لە واشنگتن ڕێکار حسێن. هۆنگ کۆنگ ڕۆژی پێنجشەممە ئاهەنگێکی بە بۆنەی 25مین ساڵوەگەڕی گەڕانەوەی بۆ چین بەڕێوە برد. لە مەراسمێکدا کەری لەم سەرۆکی ئیستا و جانڵی سەرکردەی داهاتوو هەروەها بەرپرسانی باڵای چین بەشدار بوون. چالاکیەکان بە زمانەکانی چینی ماندارین و ئینگلیسی بەڕێوە چوو بەبێ ئەوەی زمانی کانتۆن بەکاربهێنن ئەو زمانەی کە خەڵکی هۆنگ کۆنگ قسەی پێ دەکەن. وتارەکانی کردنەوەی مەراسمەکە لەلایەن کەری لەم و جۆنڵی پێشکەش کران و دواتر تۆمارێکی ڤیدیۆیی بەرپرسانی چینیش پێشکەش کرا. سەرجەم وتارەکان ستایشی مۆدێڵی یەک وڵات و دوو سیستمیان نەکرد کە ڕێگە بە هۆنگ کۆنگ دەدات بەردەوام بێ لەوەی ئیدارێکی ناوخۆی جیاوازی لە چینی هەبێ. جانڵی سەرۆکی هەڵبژێراوی جێبەجێکار خۆپیشاندانەکانی ساڵی 2019 لە وتارەکەیدا بە ئاژاوە و تونند و تیژی بێوێنە ناوبر خراپترین نائارامی لە مێژووی هۆنگ کۆنگ لە شەستەکانی سەدەی ڕابردوودا ڕوویدا کە لەلایەن حیزبی شیوعی چینەوە وڕێژێنرا و خەڵکێکی زۆری هۆنگ کۆنگ تێیدا کوژران. سپاس بەفرا بۆ وێ نوچەیە خوازم vegeriم راپۆرە بەری بڕاستی باڵا من کیشاند ئەوە سەر ئەو تشتێن نەناسین کو لە ئازمان دفرن کو بناوی UFO تێن ناسین بەرێ فیلمین سینەمایی سەر چێ دکردن و کوتشتەی خەیالی کوتشتنەوەها تێن و سەردانە زەمی ئەوەی عەردێ دکن گەردونێ دکن و دچن سەیر بوو. آنها ئاجانسین زانیاریین ئەمریکای بەحساوەیەکێتکن کو تشتە ڕاستیەکە بژی چێکی باڵکێشە ڕاستیش زۆر هەیە لە ئەمریکا ساڵح جێگەی سەرسوڕمانە بۆ خەڵکی وە خۆشیان چیرۆکی پێ دروست دەکەن هەر ئەوەیە ڕەنگە بیانەوێت با بڵێن ڕوونکردنەوەیەک لەو بارەیە بدەن بەس ئەوانە تشتی زانیارین ئەیان تشتی ینی لیکولین سەر دەبنێت هەر حاڵ دەمێ پێشتەوەی ئەف زەڵال ببن ینی
بینر هجا لور کورد کنکشن بداوی هاتم دخوازن بالا بگشین سر وکی که کورد کنکشن با وکی زندیل سر کانال NRT تی بلاف کردن و سر پلتفرم مدیا جواکی دنگی امریکا همو تی بلاف کردن و هر وا سر رادیو دنگی امریکا تی بلاف کردن ببینن مناف خیر و خوشیه ده